یان ئۆڵۆمپیاد یاریزانی جۆرەها وەرزشی بەشداری تیادا دەکەن. هەموو 4 ساڵ جارێک ساز ئەکرێ کاتێک خۆی لە یانە ساز ئەکرا. بەڵام دواتر خانەدانێکی فەڕەنسی کە ناوی پیرفرێندی باڕوندی کۆبارکار لە کۆتاییەکانی سەدەی 19هەمی زانەی زیندووی کردەوە. بۆیە لە ساڵی 1996 تا ئێستا هەموو 4 ساڵ جارێک ساز کراوە. تەنها لە مای هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەم نەبێت. لە ساڵی 1924 زاینی یاری ئۆڵۆمپیکی سیستانیش دامەزرا، بەڵام لە وەرزی ساڵی 1994 زاینی ئەم یاریە تاوەناوە لە ساڵی جیا ساز دەکرێت بەهۆی ڕێکەوتنی یاریەکانی ئۆڵۆمپیدا هاینیەکان. یاریەکانی بەڕێوە دەچوو، بەڵام هەندێکتر لە شارەزایەکانی مێژوو ئۆڵۆمپیک کۆن دەگەڕێتەوە بۆ 1400 ساڵ لە پێش زاینی. سەرەتای کەبەرێکردنی یاریەکانی ئۆڵۆمپیک بە یاری ڕاکردن دەست پێ کردووە کە بە ماوەی 176 یاریە بووە. دواتر زیاد کراوە بۆتە 800 یاریدا. پاشان یاریەکانی زۆرانبازی و بۆکسێن و پێشبڕکێی ڕاکێشانی عەرەبانە کە 4 ئاسەلگور ڕاکدەکێشن. هەروەها ماوەی یاریشەکان مێژووی دروستبوونی ئۆڵۆمپیک کۆن دەگەڕێتەوە بۆ 776 ساڵ پێش زاینی لە وڵاتی یۆنان بارمەندە شاردی بەوەی کە لەسەر دیوارەکانی پێنجشکانی ئۆڵۆمپیا لە ڕۆژێک بۆ 5 ڕۆژی داخان. مێژووی ئۆڵۆمپیک نوێ لە ساڵی 1966 دەست پێ دەکات پاش ئەوەی ئۆڵۆمپیک کۆن تووشی دارمان هات بەهۆی چەند ئەبوودایەکی جەنگ و ڕووداوە وەک زەمین و لەرزە و لافاو هاتن. دواتر بریز فەڕەنسیەکان چەندین هەڵیاندا گەڕان بۆ شوێن پاژماوەکانی ئۆڵۆمپیکدا، بەڵام هەر لەوەکانیان پێسوود و دواتر وەفدێکی ئەڵمانی بە سەرۆکایەتی ئارنزت کۆرنویست ئەڵمانی لە ساڵی 1975 کە بۆ مایە 6 ساڵ بەردەوام بوو بۆ گەڕان و دۆزینەوە و پاشماوە ئۆڵۆمپیک هەروەها سەرکەوتن بە دەستیانەوە چەند ئاماژە و سەرگاوێکی گرنگیان دۆزیەوە سەربارەت بە مێژووی ئۆڵۆمپی و قۆناغەکان. دواتر و لەسەر دەستی هاوڵاتیان بە ڕێگەز و فەڕەنسی بە ناوی باڕۆندی کۆپەران کە لە ساڵی نێوان 1963 بۆ 1967 دا ژیاوە. دواتر بۆ سەرۆکایەتی لیژنەی ئۆڵۆمپی نێودەوڵەتی لە ساڵی 1960 بیرۆکەی سەرهەڵدانی یاریەکانی ئۆڵۆمپیک بینگرا و سەرۆکایەتی بە دەستیان لە بارگەشتکردنی وەفادا بینیان.